بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژوو نوێژ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول بفەرمێ ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شارە جوانەکەی کەرکووکی بابە گوڕگوڕەوە هاتوینەتە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست بۆ پێشەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی سەدای زێڕین، سەدا ناوازەکانی کوردستان، سەدا جوانەکانی تەواوی ئەو پارچانەی هەرێمی کوردستان و ئەو شارانەی کە شانازی بە قورئان خوێنەکانیانەوە دەکەن. ئێمە دەیخێنە بەردید و گوێی ئازیزی وەکو ئێوە کە بتوانین لە تەواوی بەرنامەکانی سەدای زێڕین جوانترین دیاریتان پێشکەش بکەین. ئەویش قورئانی پیرۆزە کە خۆی لە خۆیدا گەورەترین فەڕوبەرەکەتی تێدایە بە حکمی ئەوەی مانگی ڕەمەزان مانگی دابەزینی ئاەتەکانی قورئانی پیرۆزە بەسەر سەروەری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەروەها هاوڵەکانی. بۆیە لێرەوە خۆشحاڵین لەگەڵ میوانێکی ئەزیزی ئەم شارە خۆشەویستە، لەگەڵ قورئان خوێنێکی تازە پێگەیشتووی ئەم شارە خۆشەویستە کە ئێمە ئەمانەوێ بە ئێوەی بناسێنین. ئەویش مامۆستا ئەحمەد عەبدوڕەزاق گەردیە. لە ماوەکانی داهاتووە ئینشاءالله پێکەوە گوێبیستی دەنگی ئەبین و زیاتر بە ئێوەی ئەناسێنین. ئەگەر ئامادەی مامۆستا فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات
فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين. دووبارە سەلامی خواتان لێبێ خۆشەویستان و ئەزیزان لە بەرنامەی سەدای زێڕینەوە جوانترین و قەشەنگترین و پڕ بە پێسترین سەلامتان لێ یەکەین. ئەویش ئەوەیە کە ئێمە لێرە دانیشتوین لە خزمەتی قورئانی پیرۆز لە مانگی قورئان کە مانگی پیرۆزی ڕەمەزانە داواکانین لە خوای گەورە وەکو دەستپێکی بەرنامە ئاماژەم پێکرد خوای تەعالا تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ وەربگرێ بە دەستی خاڵی نەمانگێڕێتەوە، دوجار ئەم ماندووبوون و تیونێتی و برسێتیەمان بۆ بکات بە توێشیەک بۆ قیامەتمان ئینشاءڵڵا. خۆشەویستان و ئەزیزانم، ئەمڕۆ لە ئەم سروشتە جوانە کە لە خزمەتی ئێوەی ئەزیزین پێم خۆشە سوپاس و پێزانینم دەربڕم بۆ ئەو ستافە ئەزیزەی کە لە بەرنامەکە سەرباز ئاسا سەربازێکی ونی پشتی کامێرەکان لێرە ستافێکی خۆشەویست لەگەڵمانە. سوپاسیان بکەم خوای گەورە پاداشتی خێری ئەوانیش بداتەوە. هەڵبەتە ئەمە خۆی بۆ خۆی مای خۆشحاڵیە کە کۆمەڵێک گەنج ئەوانیش بە هەمان شێوە لە خزمەتی قورئانی پیرۆز و بەرنامەیەکی لەم شێوەیان داواکارم لە خوای گەورە ئینشاءڵڵا تاعات و عیبادەتی ئەوانیش قبول بکە و ئەمەشیان بۆ بکات بە توێشوێک بۆ قیامەتیان. ئازیزان و خۆشەویستان، میوانی ئەم جارەمان لە شاری کەرکووکی دڵگیر و خۆشەویستەوەیە. ئەگەر بڵێن دڵگیر و خۆشەویست بۆ تۆ کە خۆت کەرکووچیت بەڵێ بێگومان، حتمما ئێمە لەسەر قەڵای کەرکووچین و ئێستا لە قەڵای کەرکووکەوە ئەم بەرنامەیە بۆ ئێوە ئامادەکەین. بە حەقەت بەڵێ بەشێکی ئەم سروشتە جوانە و ئەم فۆلکلۆرە جوانە بایەخی پێنەدراوە، بە حەقەت زۆر بەداخەوە بایەخی نەکار پێنەدراوە بەڵکو زۆر وێرانەیە. خۆزگا بەم شێوازە نەئەبوو، ئێستا ئەبووە شوێنێکی گەشتیاری و خەڵک لێرە سەردانی ئەم شوێنە جوانانەی بکردایە. کۆمەڵێک مزگەوتی جوانی لێرە، کۆمەڵێک شوێنی ئاسەواری زۆر جوان لێرە بەجێماوە. هیوادارم دواتر کامێرەمانە ئازیزەکان هەندێک زوومی کامێرەکانیان بخەنە سەر ئەو شوێنە جوانانەی کە لێرە بوونی هەیە، بە نمونەی مزگەوتی پێغەمبەر دانیال عەلەیهی سەڵات وەسەلام، بە نمونەی ئەم خانووە فۆلکلۆری و کۆنانە کە تا سەرەتای ئەم سەدەیە ئەتوانین بڵێن خەڵکی لێرە ژیاون و لێرە گوزەران هەبووە. دوجار ئێرە ئێستا جگە لە وێرانەیەک هیچی تر نییە بەداخەوە. تەواوی ئەو دەسەڵاتانەی کە هاتوونەتە ئەم شارە یەک لە دوای یەک هیچ بایەخێکیان پێ نەداوە، تەنها خێروبێری ئەم شارەیان بردووە و ئاوڕی جدیان لەم شارە نەداوەتەوە، دووبارە بەداخەوە.
لە خزمەتانم لە خزمەتی مامۆستای ئەزیزمان مامۆستا ئەحمەد عەبدوڕەزاق گەردی کە میوانی سەدای زێڕینە ئەمڕۆ گەنجێکی تازە پێگەیشتووی دەنگخۆشی شارەزای بواری قورئان و مەقامات و ئەحکامی تەجوید و تەواوی بابەتەکانی قورئانی پیرۆزە. بەخێربی مامۆستا، زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین جەنابەت بەشداری لەگەڵ ئێمە کردووە. پێم خۆشە خۆت بناسیێنی مامۆستا ئەحمەد عەبدوڕەزاق گەردی چێە و لەدایکبووی شوێنێکە، هەروەها ئێستا قوتابی و خوێندکاری چ قۆناغێکە. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی دەستخۆشی لە کەناڵەکەدا دەکەم و لەم بەرنامەیە مبارەکە خۆی گەورە بیکە سەر میزانی حەسەناتە ان شاء الله. من قورئان خوێن ئەحمەد عەبدوڕەزاق گەردی، ولادەتم لە کەرکووکە، هەر دیراسەشم لە کەرکووک تەواو کردووە. ئێستا حالیان مەرحەلەی یەکم لە کولیەی ئیمام عەزەم قسمی دەعوە. ساڵی چەند لەدایک بوویتە؟ ساڵی 2002. 2002 ماشاء الله. پێشەوەی بینە بەرنامەکەەوە شتێکت باس کردوتت، من نازانم لە سەرەتای تەمەنمەوە 5 ساڵ و 6 ساڵ بوومە متابعەی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کۆمەڵم کردووە. ڕاستە؟ چی دەبینی لە ڕادیۆ تەلەڤیزیۆن؟ متابعە دەکرد؟ نەشید و شتەکانی جەنابتان ئیشەکان بەڕاستی ینی شتێ جوان بوو، سژن جڕاکێش بوو، فلەبەرەوە ینی شتەکان زۆر خۆش بوو، یانی بۆ مناڵ و بۆ گەورەش وایە. فلەبەرەوە متابعەت ئەو کاتە حەز دەکرد بۆ نمونە بیتە دنیای ئیعلام مەسەلەن دەرکەوی، مەسەلەن خۆت هەستت بەوە کرد کە سەوتت خۆشە ئەو زەمانە؟ خۆم ئەو شتم ینی ئیدراک نەکرد بوو، ئەی نەمەزانی ئەو شتەکە هەیە، ینی علمێکە ئیشێکە خاصە، بەڵام هەر بەدڵم بوو، ینی ئەو شتە لە بیدایەتی عمرەوە. باشە، کەی هەستت کرد تۆ قورئان خوێنی؟ کەی زانی دەنگت خۆشە؟ چێ حافز و داعمی معنەویت بوو بۆ تۆ بۆ قورئان خوێندن؟ وڵاهی بیدایەت هەر لەبەرەوەی بە حوکمی ینی خانەوادەمان هەمووی ئەهلی عیلمن و مامۆستان، الحەمدولله. فلەبەرەوە ینی دوور نییە شتێکە کە قورئان خوێن دەرچی لە بیدایەتی عمرتەوە. بە ئاماژە بۆ بکەم، مامۆستا ئەحمەد گەردی کوڕی مامۆستا عەبدوڕەزاق گەردیە، پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی گەورەی گەیلانی لە گەڕێکی حڕیەی شاری کەرکووک. خوای گەورە مامۆستا لەش ساغ و سەلامەت بکە و ئینشاء الله بە تەندروستیەکی باش هەمیشە وەکو مامۆستایەکی ئاینی بتوانێت خزمەت بە دین و نەتەوە و نیشتیمانەکەی بکە ئینشاء الله. لێرەوە سڵاو و ڕێز و حورمەتمان بۆ جەنابی مامۆستا عەبدوڕەزاق گەردی هەیە، خوای گەورە دەست بە باڵایەوە بگرێ ئینشاء الله. بەڵێ مامۆستا ئەحمەد. اینجا مامۆستا عەبدوڕەزاق کە مامۆستایەکی ئاینی و پێشنوێژ و تارخوێنە، جگە لە مامۆستا عەبدوڕەزاق کێی ترتان لە خانەوادە مەسەلەن مەلایە، قورئان خوێنە، پێشنوێژ و تارخوێنە؟ مامۆستا عەبدوڕەزاق و براکانی تقریبان هەمویان مەلانە، لە خزمەکانیشمان عینەن هەر لە کەرکووک. مامۆستا چەند برای هەیە؟ چەند؟ 4 برا. هەر چواران ئیمام و خەتیبن؟ ماشاء الله. چێ و چێن مامۆستا؟ مامۆستا عەبدولفەتاحە، بەڵێ. مامۆستا سەعەدوڵڵا، بەڵێ. مامۆستا عوسمان و مامۆستا یوسف. ماشاء الله ماشاء الله. خوای گەورە ساغ و سەلامەتیان کە. لێرەوە سڵاو و ڕێزمان بۆ ئەو مامۆستا بەڕێزانە هەیە و خوا مۆفەقیان کە ئینشاء الله. مامۆستا ئەحمەد، ئێستا تۆ لە مەرحەلەیەکی لە کولیەی ئیمام عەزەم. ڕاست. کولیەی ئیمام عەزەم لە شاری کەرکووکە بەشەکانی ئوسوڵ فقه و دەعوە و خەتابە و بەڵێ. جەنابەت لە دەعوەی؟ لە دەعوەم. باشە، هەز ناکەی قورسە؟ وڵاهی الحەمدولله باشە، ینی ئێمە خۆمان ئەو شتانە فێر بووین، شتێکی غەریب نییە، غەریب نییە. ڕاستەکەی زۆر باشە. لە مەرحەلەی دەعوە کە بڵێن نەجاتت ئەبێ لە کولیە، نیەتت هەیە بچیتە ماجستێر و دکتۆرە؟ ئینشاء الله بتەکید، ئەگەر لە داخلی عێراقیش نەبێت لە دەرەوەش بەتەمام موفق بی ئینشاء الله. مامۆستاکانتان چێن لە زانکۆ؟ چێ زیاتر مەسەلەن حزوری هەیە لەلاتان؟ لە زانکۆ وڵاهی مامۆستای زۆری تایە، مامۆستا هەڤاڵە، مامۆستا حەمزەیە کە بەڕاستی زۆر لە ئیش خۆیان. شێخ حەمزە عەبدوڵڵا. شێخ حەمزە عەبدوڵڵا ئێستاش تووڕێیە؟ وڵاهی تقریبا جددیە خۆی ماشەڵڵا، ینی ئیش خۆی بە جوانیەکە. بڵێ باشە. شێخ عەلی توعمەشتان لایە؟ شێخ عەلی توعمە، بڵێ. شێخ عەلی توعمە عەمیدی کولیەکەیە یان چی ئێستا؟ ئێستا شێخ سامیە. شێخ سامی زندی. سامی زندیوە. ئەو عەمیدی کولیەکەیە. بەڵێ. موفق بن ئینشاء الله. ڕئیسی ئەقسامی کەرکووکە. ڕئیسی ئەقسامی کەرکووکە. لێرەوە سەلام و ڕێزمان بۆ هەموو مامۆستا عەزیزانە هەیە کە جێدەستیان دیار بووە لە ساحە دینەکە لە کەرکووک و
لە تەواوی مزگەوتەکانی کەرکووک و لە وەقفی کەرکووک. بەڵێ ئێستا جەنابەت پێشنوێژی ئیمامەتی ئەەکەی ناکەی لە مزگەوتی لە مزگەوت نیت؟ وڵی ئێمە دایمەن لە مزگەوتی ینی لە مناڵیەوە شتانە فێربوون ینی ئیمامەتی و بانگ و قڕان خوێندن. ئەگەر مەسەر مامۆستایە لە مزگەوتێ نەبێ یان کەس نەبێ هەر من لێم دایمەن حەز جەنابەت لەوێ ئیمامەتی ژەکەی. بەڵێ ئیمامەتیت چۆن چۆنیە مەسەلەن دوور و درێژە کورتە پوختە؟ حەسب ینی حەسب کات و حەسب ئەو کەسانی کە لەوێن ینی هەندێک هەیە اختیارە مەسەر تەحمل ناکە ئەبێ ئاەتی دوو خێژوان خۆت تەراویحیان پێکی تەراویحنا تا ئێستا کرد مامۆستا خۆی لێ مامۆستا خۆی لێ بەڵام نوێژەکان مامۆستاکەشتان دەنگی خۆش تەراویح ئەگەر لەوێ نەبێ ینی ساڵ هەیە مەسەر لەوێ نیە بۆ سەفەرە بۆ شتێ هەر من لێ. ئەی سەوتی خۆشەوە کوتووە؟ بەڵێ نامەمە مامەد کامیان لەوێ مەلا یوسف لە جیگەڕێکیەکە لە ئەڵماس. مزگەوتەکە ناوی چییە؟ مزگەوت خەلیفە کەریم. خەلیفە کەریم. دەیخوا سەلامەتان کە ئینشاءڵڵا. پێمان خۆشە دووبارە گوێبیستی دەنگت بین هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی هەم کەش و هەواکەی خۆشە ماشاءڵڵا هەمیش مانگی ڕەمەزان مانگی قورئانە کەواتە زیاتر بە قورئان بڕێکەین تاوی قسە بکەین باشترە. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وكم قصمنا من قرية كانت ظالمة وأنشأنا بعدها قوما آخرين فلما أحسوا بأسنا إذا هم منها يركضون لا تركضوا وارجعوا إلى ما أترفتم فيه ومساكنكم لعلكم تسألون. قالوا يا ويلنا إنا كنا ظالمين. فما زالت تلك دعواهم حتى جعلناهم حصيدا خامدين. وما خلقنا السماء والأرض وما بينهما لاعبين. لو أردنا أن نتخذ لهوا لاتخذناه من لدنا إن كنا فاعلين. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق
ولكم الويل مما تصفون وله من في السماوات والأرض ومن عنده لا يستكبرون عن عبادته ولا يستحسرون يسبحون الليل والنهار لا يفترون أم اتخذوا آلهة من الأرض هم ينشرون لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون فسبحان الله رب العرش عما يصفون لا يسأل عما يفعل وهم يسألون صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. هم لأداء قراءة هم لمقامات شارزاي ما شاء الله لبي. درس لا شيخ عنده ما مصطفى أحمد. والله درس أوي قرآن بداية لمناليوه لاي باوك بخير والله مقامات لاي ما وسط مقداد رحمتي مقداد عمر لا تكي طالباني برحمت به خوالي خوش بما وسط مقداد أستاذي علمي مقامات بو خوالي خوش به باشا بلين أصولي مقامات شون شارەزای بوویتە ئێستا من خۆم هەنێجار ناتوانم فەرقی بینی مەقامە فەرعیەکان بکەم ئەساسیەکان مەسەلەن ئەزانین حیجاز و سەبا و بەیات و نەهاوەند و ئەمانە بەڵام چۆن تۆ مەقامەکان لە یەکجیاکەیتەوە؟ ئەساسیەکان دیارە زۆر کەس ئەزانێ ئەوەی قورآن بخوێنێ بەڵام فەرعیەکان زۆر کەم فەرقی هەیە یعنی زۆر کەس نایزانێ بێ ئیلا بیخوێنی. ئێستا ئەم مەقامەی کە خوێندت چی بوو؟ ئەمە بیدایەتی خەنەبات بوو خەنەبات دوای ئەوە لامی بوو دوای خەنەبات لامی دوای لامی کلمە نەهاوەند کە ئەسڵ ڕئیسی ئەوەیە ئەسڵی مەقامەکانە دوای نەهاوەند پێنجگا بوو دوای پێنجگا دەها ختم ماشاءڵڵا خۆی فەرقکردن لە بینی مەقامەکان عیلمە ها ئاسان نییە ئەگەر نەی خوێنی نازانێت فعلەن وایە. حەزەکەم ئاماژە بە شتێکی تر بکەین سەبارەت بە مسابقات محافل مسابقات هیچ ڕۆژتویتە مەسەلەن دەرەوەی کەرکووک بەشداریت کرد بێ لە مسابقات و محافل؟ دەرەوەی کەرکووک لە بەغا هەبوو لەسەر مستەوای عێراق بوو یعنی لە هەموو محافظەکان الحەمدوللا یەکەم هێنا بەڵام ئینشاد بوو قورئان ئینشاد بوو یەکەم هێنا بە یەکسانی لەگەڵ برادێک لە مووسڵ ماشاءڵڵا هەردووکتان یەکەم بوو ئەو لە مووسڵ یەک دەرەجەمان هێنا یەک دەرەجە والله موفق بی انشاءالله. أي أما مسابقة محفل بجداريت كدوه مثلا محفل تاستا خارج عراقنا محفل أكري بونمونا لشاري هولي لشاري سليماني هي تواصل كدنيا لقى القرائي محافظاتها بو هولي روشتوما بالي بو مناسبة كان إيه بلان بو يعني خارج زياترنا بس بو هولير وكركوك وامشنا بالي لا شي محفلك بجداريت كدوه مثلا لمزگەوتێک يعني مثلا رمضان بوو بێ جەژن بوو بێ شتێک لەو بابەتە لە ئەوەکانی ئاهەنگی مەولد نەبەوی زۆر جارڕۆن
يعني بدعوت بەڵێ لە هەولێر بازدار سلێمانی بەڵێ دیارە هینیشە حەزت بە بابەتی ئینشاد و شتیش هەیە خود داوە پێی ینی شتت هەیە مەسەلەن تۆمارت هیچ تۆمار کردووە بەڵام چی ینی هەر قورئانەکە بە ئەسڵ وەرم گرتووە وایە ئینشادەکە ئێمە بە حکمی ئەوەی مەسەلەن خەڵکی کەرکووک زیاتر دیراسەیان عەرەبی بووە ئەگەر دیراسەی خەڵکی ئەعتیادی کوردیتیا هەبێ بابەتە دینەکە کەمتر کوردیتیا هەیە زیاتر عەرەبیە وانە ئێعدادیەت عەرەبی بوو مەدرسەی دینی چ مەدرسەیەک ئیمام غەزالی یەکەم مەدرسەی دینیە لە کەرکووک خۆشم هەر لێ تەواو کردە ئای چۆن ماشاءڵڵا ئیمام غەزالی پێشتر خانەقا بوو دوای خانەقا کرا بە ئیمام غەزالی باشە بڵێن دیراست عەرەبی بووە دوای ئەوەی کە ئێستا گەیشتویتە مەرحەلەی زانکۆ ئینشادت حەزت لێ بۆ بە عەرەبی بێ یان بە کوردی بەڵێ هەمووی عەرەبیە کوردی زەحمەتە یانی سە بڵێ بە زۆر قسەتان لەگەڵەکەم بە کوردی بەڵێ هەروایە خۆی ئێمە کەمتر ئاشنا بووین بە زمانی کوردی ئێمە مەسەلەن من کەلیمات هەبووە لە سلێمانی بۆ لە هەولێر بەکارم هێناوە وتیانە هەر بۆ کەلیماتانە زانیمانە مەسەلەن کوردی کەرکووکی ئێمە شتێکمان هەیە لە کەرکووک پێی مەشهورین حەیاتمە وانە ئێستا من ئەڵێ مامۆستا ئەحمەد حەیاتم ئەوەی دیارە تۆ کەرکووکی خەڵکی بۆ منە خەڵکی سلێمانی ئەڵێ بە ساقە بۆ نمونە وانە موفق بی ئینشاءڵڵا درێژە بە دانیشتنەکەمان و ئەم قسە خۆشانە و قورئان خوێندن ئەدەین دوای ناوبڕێک دەینەوە خزمەتتان لەگەڵمان بن خواتان لێبێ گەڕاینە وڵاتان بۆ تەواوکردنی ئەو بەشەی کە ماوە لە بەرنامەی سەدای زێڕین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد عەبدوڕەزاق گەردی قورئان خوێنی گەنجی تازە پێگەیشتووی شاری کەرکووک بە ئومێدەوەی ساتەکانی داهاتوو ئینشاءڵڵا پڕچێشترین سات و کات بن بە نیسبەتی ئێمە و ئێوەش کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بتوانین زۆرترین بایەخ بە کتابی خوای پەروەردگار کە قورئانی پیرۆزە بدەین و گوێمان ئاو بدەین بە نووری ئیمان و ئەو ئاەتە جوانانەی کە لە ژیانی ڕۆژانەمان زۆرمان پێویستە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان مامۆستا ئەمە پرسیارێوەت لێ بکەم بەشداری مسابقەیەکی گرنگت کردووە لە شاری کەرکووک یەکێک لە لیژنەی تەحکیم کە ئامادە بووە مامۆستا ئەحمەد خورشید بووە کە زۆر بە دەگمەن خەڵک لە ژێردەسی دەرەچێ چۆن پلەی یەکەمت بەدەستێنا پێش بەرنامەکە باسیێت کرد پلەی یەکەمت بەدەستێنا ماشاءڵڵا وەڵاهی دوای ئەو مسابقەی کە لە بەغایەکەم دەچووم لە ئینشاد هاتمەوە وتیان مادام ینی دافعەیەکی ئیمکانیەتێکی زۆر باشتەیە وتیان مسابقەیەک عینە لە کەرکووکە بەڵام ئەبێ زۆر مەزبوط بیانی ئەبێ ئاگادار منیش وتم بابی کەین یعنی گەرەکەمیش دەنەچووم هەر تەجروبەیەکە بۆ خۆم باش کردم لە مەرحەلەیە کەم عینەن هەر ڕۆشتم بۆ دووەم و سێەم دەها لە نهایی وتم ئەگەر یەکەمیش دەنەچووم بەس جا الحەمدوللا کە ڕۆشتم ینی یەکەم جار بوو لە عەرزێکی جەماهیری و حەفلەیەکی ئەوا زەخم دەرچم ینی شتەکە بەڵێ ڕەمەزان بوو دوای لەیلەتولقەدر بە شەوێ ساڵی 2009 دوای لەیلەتولقەدر بە شەوێ کە دەرچووم بۆ محفەلەکە یەکەم زارم بۆ ئاوا بە محفەلێکی ینی زەخمی و جەماهیری و خەڵک هەمووی لە مزگەوت نوورالکەبیر اینجا ینی شتەکە وام لێ کردتم بە ئاسان بێ لای خۆم تم خۆم تێکرادمەوەی ئەزانم کە کردومە پێشەوە لێرە تەطبیقی یەکەم و خوای گەورە موفق ماکە فدەستم پێ کرد خوێندم تەواوم کرد دام نەنابوو یەکەم دەرچم بڕاستی ناویان خوێندەوە سێەم من نەبووم دووەم من نەبووم یەکەم بووم ینی شتەکە تەوەقوعم نەکرد زۆر باشە وتت پێشنەژیش ئەەکەی لە مزگەوت جارجار حەزەکەی با دانیشین با ماندووش نەبی بە پێوە فەرموو ئەمجا بەو ڕیتمەی کە یا ئەڵڵا ئاوا دانیشتنی فۆلکلۆریش شتێکی باشە خۆشەویستان هەندێک جار بۆ تەندروستیش باشە لەسەر ئەها بەرد و دار و بەرد و ئەم شوێنە فۆلکلۆریانەیش ئێمە هەڵبەتە لە شاری کەرکووک لە قەڵای کەرکووچین هەندێک لەو دیمەنە جوانانەتان بۆ گوازینەوە کە شوێنێکی فۆلکلۆری و ئاسەواری
جوانی تیا ماوەتەوە بەڵام حیفێ وەکو ئاماژەمان پێکرد بایەخی پێ نەدراوە. مامۆستا ئەحمەد بۆتت پێشنووژیەکەی حەزت بە تەقلید هەیە؟ بۆ نمونە ئەفاسی، مەعەقلی، سودەیسی، شرەیم، چێ حەزت بە چیە زیاتر؟ عامة يعني اعتماد ناکەم بەسەر تەقلید، بەڵام بۆ جار بەجار ئەوە ئەفاسی یان قارە گەورەکان بەڵێ تەقلید. زۆر باشە. کەواتە ڕووبکەرە کامیرەکە هەندێک لە ئەو قیرائەیی کە لە پێشنوێژی ئەی خوێنیت 4-5 دقەیەک لەو قیرائەتەمان بۆ بخوێنە بە سوورەتی فاتیحەوە. بەڵێ فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. ما شاء الله. ئەمە لە پشتەوە بووە سم نوێژم بۆ بکەی ئاوا بێزار نابی لە وەستان. ما شاء الله دەستاوت خۆش بێ. لە قوڕای عێراق حەزت بە سەوتی چییە؟ چێ زیاتر سەرنجی ڕاکێشاوە حەزت کردووە مەسەڵەن تەقلیدیکەی چاوی لێ بکەی سەوتی بەلاتەوە خۆش بووە زۆرتر گوێی لێ ئەگری؟ کە باس قوڕای عێراقت کرد لە یەکەم دەرەجە حافظ خەلیل دێ. حافظ خەلیل یعنی لە مناڵیەوە کە قیراءە و کە مەقاماتیش استفادی لێەکەی. شێخ عەبدولمەجید ساکریش هەیە تا ئێستا لە بەغایە
زۆر گرینگە بۆ هەموو کەسێک لای لە بیدایەت ڕێگایەوە زۆر فێرە بێ بەڵێ لە شێوە زیاتر حافظ خەلیل و شێخ عەبدولموعز شاکرش عینەن جۆرا گرتووە عەبدولموعز شاکر عەبدولموعز شاکر بەڵێ باشە ئەی لەوانەی مەسەن لە شاری کەرکووک چی قاریئێک تۆ سەوتت بەلاوە خۆشە و حەزەکەی گوێی لێ بگری بەڵێ لە شاری کەرکووک وەکو تەرتیل کە معاصر هەیە ئێستا گەنجەکان لە گەنجە کوردەکان یعنی کەم هەیە وەک ماوەستا ڕعەت بێ ڕعەت کوردی یعنی لە سەر ئاستی کەرکووک و عێراق و عالەمیش یعنی کەس تا ئێستا ئەوی شەی نەکردووەکە و کوردیەتی تا ئێستا بەڵێ دەست و چاوت خۆش بێ ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین حەزەکەم وتەی کۆتایی بەرنامەکەت چییە وتەی کۆتایی لەم بەرنامەیە هیچ جەنابەت دواتر بۆ ماوەی 2 دقیقە بە مەقامێکی جیاوازی عێراقی بە شێوازی تەجوید هەندێک قورئانمان بۆ بخوێنی پەیامی کۆتاییت بۆ بەرنامەکە دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم بۆ ئەم بەرنامەیە پیرۆزە خوای گەورە بیکاتە سەر میزانی حەسەناتان بەڕاستی یعنی کەم کەناڵ هەیە لە کوردستان کە بایەخ بە بەرنامەجی ئاوا بدا یعنی مواهب تەتەور بکا و بە خەڵک بناسێنێ یعنی کەناڵەکانتن بەڕاستی بۆ ڕەمەزان هەر محاولەکەم بۆ شتێتر بۆ بەرنامە و بۆ مسەسەلات و بەڵام کەم کەناڵ هەیە ئەوە ئیسلامی بێ لە کوردستانی خۆمان خوای گەورە جای خێتان سپاسە دەکەین لە 2 دقەیە ئەگەر بتوانێ مامۆستا ئەحمەد لە کۆتایی بەرنامەکەیە چەند ئاەتێکمان بۆ بخوێنێ وەکو ختامه میسک خۆشەویستان و بەڕێزان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین تکاتان لێ یەکەم لەم ڕۆژە پیرۆز و مبارەکانەیە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن دەیتوخوا دوعای خێرمان بۆ بکەن خوای گەورە یەکەم دوعا و ئاخر دوعاتان با ئەوە بێ ناوڕاستی چیە بێ قەی ناکا بەڵام ئاوا ڕێگمان خاتە ناوڕاستی بەهەشت خۆم و ئەو ستافە ئەزیزە و مامۆستا ئەحمەد و تەواوی بینەران و بیسەران و خۆشەویستانی بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت
في جنب الله يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين صدق الله العظيم.